بەڵێ بینەرانی عزیز سلااوان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ میوانەکەشم بە سوپاسەوە لە بەغدادەوە لە گەڵمانە بێ بۆ ئەم بەرنمەیە. میوانی ئەم شەومان جەنابی کاک خالید چوانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامی شاندی یەکێتی بۆ بەغدا بۆ دانیشتن و دانوستان لەگەڵ لایەنەکان. دیارە مەبەستمان شەو لەگەڵ کاک خالیدا لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەم. دیارترین پرسەکانی گفتوگۆی ئەم شەومان ئەوەیە کە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا لە ماوەیەکی تا ڕادەیە قیاسی و زوودا وەکو پارتی دەستیان کردووە بە دانوستان و دانیشتن لەگەڵ لایەنەکان، ئەوان باسی چی لەگەڵ لایەنەکان ئەکەن و ئایا یەکەم کۆبوونەوە کە لەگەڵ پارتیدا لەگەڵ گەیشتنیان بۆ بەغدا ئەنجامیاندا باسی چیان کرد، هەماهەنگی نێوان پارتی و یەکێتی لەسەر چه ئاستێکە، یەکێتی و پارتی ئەیانەوێت لەسەر چی ڕێک بکەون و ئایا یەکێتی و پارتی بەنیازن لەسەر ئاستی هەرێمی کوردستان کارێکی وا بکەن کە شاندێکی یەکگرتووی کوردستانی لەگەڵ لایەنەکانی بەغدا گفتوگۆ بکات و بوونی شاندێکی یەکگرتووی کوردستانی لە ئێستادا تا چەندە گرنگە بۆ ئەوەی دەستکەوت بۆ کورد بەدەست بهێن و بەدی بهێنن. و مەبەستمە بزانم کە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا کار لە سەر چ جۆرە بەرنمەیەکی سیاسی ئەکا و بە تێڕوانینی ئەوان کورد لە ئێستادا لە کام بەرەوە نزیکترە، لە بەرەی مالکی و ئامری یاخود لە بەرەی سەدر و عەبادی وەکو باس ئەکرێت و ئاماژەی پێدرێکە ئەو دوولایەنە هەر یەک بەجیا لە یەکەوە نزیکن و ئەمەوێ بزانم ئەوان چۆن ڕوانە بایکۆتی یاخود گفتوگۆکردن لەسەر بایکۆتی پەرلەمانی عێراق لەلایەن شەش پارتە سیاسەکەی هەرێمی کوردستانەوە ئایا ئەوە چارەسەرە بێگومان قسە لەسەر سیناریۆکانی پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراقیش دەکەین. کاک خالید چوانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامی شاندی یەکێتی بۆ بەغدا سڵاوتان لێبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. ئەمەوێ لەو پرسیارەوە دەست پێ بکەم لەگەڵ گەیشتنتان بۆ بەغدا یەکەم کۆبوونەوەتان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەنجامدا، ئێوە باسی چیتان کرد لەو کۆبوونەوەیە و گفتوگۆتان لەسەر چی کرد؟ بێگومان پرسی زۆری تریشم ئامادە کردووە لە ماوەی بەرنامەکە قسەی لەسەرەکەی. زۆر سپاس کاک یادگار، سڵاو لە ئێوە و لە بینەرانی کوردستان 24. دیارە ئێوە زانن نەتائیجی هەڵبژاردنەکان لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەوە ئەعلان کراوە، ئەوە وای کرد کە حرەکەیەکی کاک خالید جەنابەت گەر بەردەوام بی ئێستا برادران کێشەکە چارەسەرەکەن. باشە قوربان. دوای ئەوەی کە ئیعلانی نەتائیجەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە ئیعلان کرا، لێرە حرەکەیەکی سیاسی گەرم دەستی پێکردووە لە نێوان ئەو کتلە سیاسیانەی کە توانای ئەوەیان هەیە حکوومەت دروست بکەن و لێرە پەرتەوازایی بە ئەم هێزانەوە دیارە چ لە نێوماڵی شیعات چ لە نێوماڵی سوننا و هەر کەس بە شێوازێک بیرەکاتەوە کە تێڕوانینی ئەوان بۆ 4 ساڵی داهاتووی حکومڕانی و بە هەمان شێوە بۆ شکلی ئەو حکوومەتەی کە دروستە بێەوە دابش بوونە لە نێوان لایەنێک کە باز لە حکوومەتی زۆری ناکە لەگەڵ لایەنی تر باز لە حکوومەتی زۆرینەی نیشتیمانیەکە یا بەشداریکردنی هەموو پێکاتەکان و ئەمە تەفاسیلی زۆری تایەکرێ دواتر ئیشی لەسەر بکەین و هاوکێشەکان معقدن لەم ئالۆزیە سیاسیە و لەگەڵ ئەم بوونی ئەم هەموو حرەکە سیاسی و چالاشی سیاسیانەی کە ئەنجام بدرێت لە نێوان کوتلەکاندا ناکرێت کورد غایب بێ لە گۆڕەپانی سیاسیداوە لە گەورەترین گەمەکە لە عێراقدا گەمەی سیاسی کە گەمەی دروستکردنی حکوومەتی عێراقی و حکوومەتی داهاتوو و دانانی بەرنامەی سیاسی بۆ 4 ساڵی داهاتوو بە تایبەتی کورد ضرورە بە بۆچوونی ئێمە بە هەموو هێزیەکەوە لە بەغدا بێ بۆ ئەوەی بەغدا بکاتە شوێنێک کە بەرگری لە مافەڕەواکان و دەستکەوتە دەستوریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە. بۆیە لەم ڕوانگەیەوە وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی بەغدای کرد کە ئێمە هاتینە ئێرە وەفدی پارتی دیموکراتی کوردستانیش لە بەغدا بووە بەڕاستی ڕەخنەی زۆریش لە ئەدای حزبە کوردستانیەکان گیراوە لەلایەن ڕای عامی
کوردستانەوە کە حەقا وەگلەیی زۆر هەیە کە ئەم پەرتەوازیەی نێوماڵی سونە و شیعە ماڵ نێوماڵی کوردیشی گرتووەتەوە و داواکاری جەماوەری هەیە لەسەر ئاستی کوردستان کە داوا ئەکەن ئەم هێزانە هەموو یەکگرتوو بن و ئەگەر بێت و یەکگرتوو بن ئەتوانن بە سنگەوە بە قورساییەکی باشەوە تەسیریان لەسەر هاوچێشە سیاسیەکانی عێراق و لەسەر دروستکردنی حکوومەت و لەو بەرنامە سیاسیەی کە دروستە بێ و حسابی زیاتریش بۆ پێگەی کوردەکری ئەگەر کورد یەکگرتوو بێەوە ئەمە ئەتوانین لە چوارچەوەی بەرنمەیەکی نیشتیمانی کوردستانی ئێمە پێشکەشی لایەنەکانی تر بکەین لەم ڕوانگەیەوە ئەم کۆبوونەوەی لە نێوان وەفدی یەکێتی وەفدی پارتیدا ئەنجام درا مەبەستی یەکەم لەو لە دوێنەی کۆبوونەوەکە کە ئەنجام درا ئەوە بوو ئێمە وەفدە عێراقەکانمانە بینی و ئەوانیش وەفدە عێراقەکانیانە بینی وتمان لانی کەم کە ئەم یەک ڕیزیە و یەک لستی یا وەفدی هاوبەش دروست نەبووە خۆ گرینگە ئێمە تەنسیقێک لە بینمانە هەبێ بزانین لەگەڵ ئەم لایەنانە چۆن قسەکەین و ئەمە دەرفەتێک ئەڕەخسێنێ بۆ ئەوی کە گەڕاینەوە کوردستانیش لەگەڵ هەموو هێزە کوردستانەکانی تردا هەوڵ بدەین بەرنمەیەکی سیاسی کوردستانی ئامادە بکەین و هەوڵ بدەین شاندیەکی هاوبەشی هەموو هێزە کوردستانەکان دروست بکەین و قۆناغی داهاتووی گفتوگۆ و مفاوەزات کورد بە هێزێکی یەکگرتووەوە بەشداری بکوە تاکو ئەو وەفدەش دروستە بێ ضرورە ئەم کۆبوونەوانەی ئەم چەند ڕۆژانە ئەنجامەدرێ ئاگداری یەکتری بین و تەنسیق لەگەڵ یەکتریا بکەین بۆ ئەوەی لە یەک چوارچێوەدا قسە بکەین و تووشی تەزاروب و ناکۆچی لە هەڵوێستەکانان نەبێ هیوادارین ئێمە وەگەیشێتی نیشتیمانی کوردستان ئەم دانیشتنە بێتە سەرەتایەکی باش بگورەخوا بۆ ئەوەی نەک تەنها ڕاوێژکاری بوو بەڵێ فەرموو کاک یادگار ئێمە هاتوونەتە بەغداوە هەمومان خۆمان بەهێزی نیشتیمانیە زانین و داواکار بۆ لە پێناو مافەکانی خەڵکی کوردستان دێن گفتوگۆکەین بۆ تەشکیلکردنی حکوومەت و بۆ ئەو بەرنامە سیاسی هەیە بۆیە ئێمە ئەگەر لەگەڵ هێزە عێراقیەکاندا کە دەیان ناکۆچی قوڵ لە بینمانە هەیە دەیان مەشاکل لە بنێوانمانە هەیە ئامادە بین بیندا بنیشین و دانوسان بکەین لەگەڵ هێزە کوردستانیەکان کە ڕەنگە تێڕوانینمان جیاواز بێ لەسەر بابەتەکان بۆ دانەنیشین و بۆ گفتوگۆ نەکەین و بۆ شاندی هاوبەش و بەرنامەی هاوبەش دروست نەکەین و دیفاع لە مافەڕەواکانی میلەتەکەمان نەکەین یعنی واجبی سەرشانمانە کە هێزە کوردستانەکان یەک ڕیز بن و هەماهەنگ بن لەگەڵ یەکتریە ئەوەی ناسروشتی و ناتەبیعیە ئەوەیە ئەم هێزانە بەجیاجیا بەشداری کۆبوونەوەکان و دانوسانەکان بکەن و بەمە کورد زەرمەند دەبێ و کورد پێگەی خۆی لە دەست دەدا بۆیە ئەکرێ ئێمە هەموو ئەو ناکۆچیانەی هەیە چارەسەری بۆ بدۆزینەوە گە لە کوردستان هەمانە بەڵام لە بەغدا لە بەرنامەیەکی نیشتیمانی خۆتان ئاماژەتان بەوەدا بوو کە دانیشتنەکەتان لەگەڵ شاندی پارتی دانیشتێکی ڕاوێژکاری و بۆ دروستکردنی هەماهەنگی بووە ئەمەوێ ئەوە بڵێم ئێستا ئێمە ئەتوانین بڵێن کە ئێوە و پارتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کاتێ لەگەڵ لایەنە عێراقیەکانە گفتوگۆکەن بە یەک دنیابینی و بە یەک تێڕوانینەوە گفتوگۆیان لەگەڵاکەن و ئەو تەنسیقە لە نێوانتان هەیە کە چی بەشان دەکات بڵێن بە تاکید وەکوتت کۆبوونەوەیکی ڕاوێژی بوو تەشاوری بوو و دروستکردنی ئەو هاوهەنگیە و هاوین بوو با بڵێن تەنسیقکردن لە دەربڕینی هەڵوێستەکانی خۆمان یا تێڕوانینەکانی خۆمان ئێمە هەر لە کوردستانەوە وا هاتبووین کە تەنها هاتووینە ئیستیطلاعی ڕایکت لە سیاسیەکان بکەین و بزانین هاوشێشە سیاسیەکان بەرەو چۆ ئەڕواوە تەحالوفات بەرەو چۆ ئەڕوا چێ چانسی زیاترە حکوومەت تەشکیلکا و چێن چانسی نییە چێ زیاتر لە کورد دێتە پێشەوە بتوانێت مافەکانی کورد بسەلمێنێەوە چێ ئامادە نیە و دوورترە بیرکردنەوەیان چۆنە و بەرەو چۆ ئەڕوا وەفدی پارتی دیموکراتی کوردستانیش بە هەمان بەرنامەوە هاتبوونە بەغدا قۆناغی دووەمی قسەکانمان و تەوەری دووەمی قسەکان ئەوە بوو کە لە چوارچێوە عامەکان هێڵە گشتەکانە قسە بکرێەوە نەچینە ناو تەفاسیلەوە لەگەڵ لایەنەکان و بالفعلیش هەروە بوو و پێیان بڵێن بۆ تەفاسیل ئێمە هەوڵە دەین بە هێزێکی یەکگرتووی کوردستانی بینە بەغدا و بەرنامەی سیاسیمانە بێ لە کۆبوونەوەکان ئێمە وەکو یەکێتی بەم ئاراستەیە قسەمان کردووە و ئەوەی ئاگدار بین پارتی شەر بە هەمان بە شێواز قسەکراوە بۆیە ئەرکمانە نەک بە تەنها یەکێتی و پارتی هێزە کوردستانەکانی تریش هەموو بە هێزێکی بە لستێکی بە وەفدێکی هاوبەش بینە بەغدا و بە تایبەتی ئەمە داواکاری لایەنە شیعی و لایەنە سونیەکانیشە
لە هەموو کۆبوونەوەکان ئەڵێن باشتر وایە ئێوە بە یەکڕیزی بێنە بەغدا بۆ ئەوەی داواکاریەکی یەکگرتوتان هەبێ کە مفاوەزات و ڕێکەوتنتان لەگەڵداکرا لەگەڵ هەموو پێکاتی کورد بێەوە بە ئەوەی بتوانین ینی لەسەر بەرنمەیەک و لەسەر اتفاقیەتێک لەسەر بەرنمەیەک ڕێکەوە خالی جەنابتان ئەندامیشاندیەکەتین بۆ بەغدامەسیارەکەم ئەوەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کەی هەنگاوەکانی دروستکردنی شاندێکی کوردستانی یەکگرتوو بۆ مامەڵەکردن و گفتوگۆکردن لەگەڵ بەغدا دەست پێ دەکات لەسەر ئاستی هەرێم کەی دێتەکایەوە ئەم پرسە. بەڵێ ئێمە لە گەڕانەوەمان بۆ کوردستان ئەوەندەی من ئاگدار بم هەوڵە درێ کۆبوونەوەی هەموو حزبە کوردستانیەکان بکرێ لەوێ باز لە بەرنامەی سیاسی و باز لە دروستکردنی وەفدی هاوبەش شەکرێ بۆ ئەوەی بچێ قۆناغی داهاتووی مفاوەزات جەولەی دووەمی مفاوەزات لە بەغدا بە وەفدی هاوبەشەوە دروست بکەین ئەم هەوڵانە بەردەوامە بێ ئێمە هیوادارین هەموو هێزە کوردستانیەکان لەناو ئەم وەفدە بن و وەفدێکی مشترک بێ وەلانی کەم ئەگەر هات و ئەم وەفدە بەنی ئەم هەوڵانە کا بۆی لایەنەکان لەسەر یەک مێزی ئەو مەشاکلانەی بەڵێ کێتە بەنی ئەوە کات کە لایەنەکانی کوردستان لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆ بکاتەوە بۆ چوون بەرەو بەغدا. جنابتان ئاماژەتان بەوە داوتت هەوڵ وڵای لە ڕاستیدا بازەوە نەکرات لایەنێک بەمە هەڵەسێ. بەڵێ بەڕسمی بازەوە نەکرات لایەنێک هەوڵی ئەمە بدا بەڵام یەکێتی نیشتیمانی وەفدەکەی ئێمە لە بەرنامەمان هەیە مەکتەبی سیاسی لەم یەک دوو ڕۆژەدا کۆبوونەوەی خۆی ئەنجام بداوە ئەمە بکاتە بەرنامە و بڕیاری مەکتەبی سیاسی و لەوێەوە مفاتحەی هەموو هێزە سیاسەکانی کوردستان بکرێ بەوەی کە کۆ ببنەوە بۆ دانانی بەرنمەیەک و بۆ دروستکردنی وەفدی هاوبەشیش بۆ مفاوەزاتکردن لەگەڵ بەغدایە و هیوادارین لەم هەوڵەدا ئێمە بتوانین سەرکەوتوو بین و ئەگەر بێت و هەموو هێزە کوردستانیەکانیش نەتوانن بە یەکگرتووی بێلانی کەم هێزە کاریگەرەکان لە کوردستاندا کە ئەتوانن نوێنەرایەتی زۆرینەی ڕەهای خەڵکی کوردستانەکەن بە یەکگرتووی بێنە بەغدا و بتوانن لێرە بەرنمەیەکمان هەبێ کە خۆی لە مافەکانی خەڵکی کوردستانە بینێتەوە بتوانن لەگەڵ بەغدا مفاوەزاتی لەسەرکەن لەبەرەوەی ئەو وەزعی سیاسی کە لە بەغدا خوڵقاوە هاوکێشەکان زۆر معقدن لەناو یەک کوتلەدا مەشاکل زۆرە لە نێو ماڵی شیعەدا دابش بوونە بەسەر دوو باڵدا و لەناو ئەو لایەنی شیعیش هەیە بۆ خۆی ئیشەکە لەسەر ئەو تەناقوزاتانی لەناو شیعە هەیە سونەش یەکگرتوونین و لانی کەم ئەڵێن لە باشترین حاڵەتا ڕەنگە ببنە دوو لست یا دوو کیانی سیاسی بۆیە تو پێویست بەوەیە مناقەشەیان لەگەڵا بکەی اینجا کوردی ژەگەر بە چەند لستێکەوە بێدە بەغدا هەم وەکو ئەوان زەعیفە بێ و هەم ئاسان نییە تۆ بتانی وەکو وەفدی حزبی بتانی لەگەڵ ئەم هەموو حزبانەدا مفاوەزات بکەی و اتفاق بکەی بۆیە کورد ئەگەر بێت و بە ژیرانە مامەڵە بکەوە یەکگرتوو بێ پێش هەموو شتێ یەکگرتوو بێ بۆ بە بەرنمەیەکی یەکگرتوو بێتە بەغدا هەموو لایەنە سیاسەکان بە پەرۆشەوە مامەڵە لەگەڵ کورداکەن و هەوڵەدەن کورد بەلای خۆیاندا ڕابشێشن و اتفاقی لەگەڵدا بکەن بۆیە هەنگاوی یەکەمی سەرکەوتنی وەفدی کوردی بۆ دروستکردنی حکوومەت و ئقرارکردنی بەرنامە و اتفاقی سیاسی لەگەڵ لایەنە سیاسەکاندا پەیوەستە بە یەکگرتووی کورد و دروستکردنی وەفدی هاوبەش بۆ ئەوەی گەڕی دووەمی گفتوگۆکان بەو وەفدە هاوبەشە بەشداری بکەین. بەڵێ کا خالد جەنابتان هەر لە پرێس کۆنفرانسەکە و لە لێدوانێکەکەتاندا ئاماژەتان بەوە دابوو کە پەرتەوازەیەکی گەورە لە ناو هێزە عێراقیەکان بوونی هەیە. پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەو پەرتەوازەیە لە نێو ماڵی کوردیش هەیە ئەگەر لەوەی ئەوان زیاتر نەبێ خۆلەوەی ئەوان کەمتر نییە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتانەوێت چۆن چارەسەری ئەمە بکەن چۆن ئەم نێو ماڵە دابش بووە کۆ بکەنەوە. کاکە یادگار لە ماڵی شیعە لە نەتیجەی نهاییدا من پێم وایە لایەنێک هەیە ڕعایەتیان بکە و کۆیان بکاتەوە لانی کەم هەندێک لایەنە کاریگەرەکانی ناو شیعە و لەسەر بەرنمەیەکی سیاسی ڕێکیان بخە بۆ ئەوەی هەم سەرۆکوەزیرانی عێراقیان لە دەست نەچێ و هەم بەرنمەیان هەبێ بۆ 4 ساڵی داهاتووی حکومڕانی لە عێراقدا و سونەش لە دوێنێەوە دەستیان بە هەندێک جم و جۆڵ کردووە بۆ ئەوەی هێزێکی سنەی یەکگرتوو دروست بکەن و ڕۆژی شەمەی داهاتوو کۆبوونەوەیان هەیە بۆ دروستکردنی یەکڕیزی نێوماڵی سنە بۆیە گرینگە و نەگرینگە زەرورەتێکی حتمیە کە هێزە کوردیەکان یەکتری یەک بگرن و بە یەکڕیزی بێنە بەغدا
و یەکێتی بۆ ئەمە چی کردووەوە گوتم یەکێتی هەنگاوی جددی ئەناوە هەوڵی گەورەشەدا بۆ ئەوەی ئەم یەکڕیزیە دروست ببێ و لەبەر ئەوەی وە گوتم هاوچێشەکان زۆر معقدن و ئالۆزن و هەر کەس لە بە شێوەیەک ئەوێ بگاتە دەسەڵات لە بەغدا و پۆستی سەرۆگۆزیران بۆ خۆی مسۆگەر بکە و لە بڕا بکە لە لای ئێمە یەکێک لە حزبە گەورەکانی شیعە ئەمڕۆ لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ ئێمە بە ئاراستەیە قسەی کردووە بەڵام دوای ئێمە لەگە پارتیکە قسەیان کردووە بە ئاراستەیەکی تر قسەیان کردووە اینجا مەبەستم چییە ئەگەر بێت و زیاتر لە حزبێکی کوردی بینە بەغدا و هەر کەس بۆ خۆی مفاوەزات بکە ئەم حزبە عێراقیانە هەر لەگەڵ لایەن یەکدا بە شێوەیە قساکە و هەندێک ڕەنگە وعدی بداتێ و هەندێک ئەتوانین ئەتوانینەوە بڵێن کە لای کەم ئێستا هەماهەنگیەکی وا لە نێوان ئێوە و پارتی هەیە کە بزانن لایەنەکان چیان بە یەکێتی و تۆ چیان بە پارتی وتووە و لە ئاستی گەمەکانی ئەوان ئێوە یاری بکەن و ئەگەر هەماهەنگی لە نێوانمانە نەبێ و ئاگداری یەکتری نەبین نازانێت ئاگداری ئەوە نابووین هەر ئەمڕۆ لەگەڵ لایەنێکدا کۆبووینەتەوە بە شێوازێک لەگەڵ ئێمە قسەیان کردووە بە شێوازێکی تر لەگەڵ پارتی قسەیان کردووە بۆیە ئێمە کە ئەو گۆڕینەوەی ئاڵ و گۆڕ و معلوماتانە و هەڵسەنگاندنمان بۆ هەڵوێستی ئەم کوتلانە دەرکەوت لای پارتی بەنەوەی قسەیان کردو و لای یەکێتی بەنەوەیەکی تر قسەیان کردو من پێم وایە ئەگەر حزبێکی تریش بێ لای ئەوانیش بەنەوەیەکی تر قساکەن لەبەر ئەوەی هەندێک لەم حزبانە ئەیانەوێ ئەوانیش بۆ خۆیان سوود لەو ناکۆچیانەی نێوماڵی شیعەوە بدەن بۆ خۆیان بۆ نمونە پۆستی سەرۆگۆزیران زامن بکەن یا لە حکومەتەکە بە قووت بن و ئەمە لەسەر حسابی کورد دەبێ اینجا ئەگەر کورد یەکگرتوو بێ ئەمان مەجای ئەویان نامێنێ یاری لەسەر ئالۆزی و پەرتەوازەی نێوماڵی کورد بکەن چونکی ئێستا ئەوان هەوڵێک هەیە نێوماڵی کوردیش پەرد بکەن و بۆ ئەوەی کورد زەعیف بێ و ئەوان هەر بەرنمەیەکیان هەبێ بتوانن بیسەپێنن بەسەر کووردا کورد بە هامشی بەشداری ئەو حکوومەتە بکە و کە بە هامشی بەشداریت کرد واتە داواکاریەکان تیش جێبەجێ نابێ بۆیە کورد بەڕاستی لەم مەرحەلە تاریخەیە ئەبێ بە یەکڕیزی بەشداری مفاوەزاتەکان بکە بۆ ئەوەی ڕێ بگرێ لەوەی ئەوان یاری لەسەر پەرتەوازایی کورد بکەن و کورد زەعیف بکەن لەم قۆناغەدا بە تایبەتی لای شارمۆخۆی ئێستاکە وەزعی زەعیفە لە بەغدا لەمە زیاتر کورد زەعیف بێ دەستکەوتەکانمان و مافە دەستوریەکانمان نەکەوێتە بەر مەترسی گەورەوە باشە کەواتە کا خالیت ئێوە ئەمەوێ بزانم لەگەڵ شاندەکەی پارتی باستان لەوە کرد کە شەش لایەن لە هەرێمی کوردستان گفتوگۆ لەسەرواکەن کە بایکۆتی پرۆسەی سیاسی یان ئەوەی کە زیاتر قسەی لەسەرکرێ بایکۆتی پەرلەمانی عێراق بکەن و چی ئەکەن بۆ ئەوەی ئەم کێشەیە لە هەرێمی کوردستان چارەسەر بکەن چکە جەنابتان ئاماژەتان بەوەدا وتان تەنانەت ئەو لایەنانەشی لەگەڵیان دانیشتوین بەشێکیان پێیان خۆشە کە ئێمە وەکو شاندێکی کوردستانی بەشداری لە کۆبوونەوە و دانوستانەکان بکەین ئەگەر ئەم شەش لایەنە لە دوورەوە بن ئایا دروستکردنی شاندێکی هاوبەشکارێکی مەحاڵ نابێت؟ من هیوادارم کە بڕیاری بایکۆت نەدەن و ئەمە بڕیاری خۆیانەوە هەر بڕیارێک بدەن ئێمە پێویستە ڕێزیان ڕێز لەو بڕیارە بگرین بەڵام من بە ڕێگا باشەکە بەوە ئەبینم ئێمە لەگەڵ ئەو لایەنانەی کە گلەیان هەیە دابنیشین و گفتوگۆیان لەگەڵا بکەین هەندێک لە تێبینیەکانیان ئەو تێبینیە حەق بێ ئێمە بە هەندی وەربگرین بە تایبەتی داواکاریە سیاسیەکانیان من باسیەکەم داواکاریان هەیە لە ئاستی کوردستان لە ئاستی بەغدا و شێوازی مامەڵەکردن هەر بەرنمەیەکی سیاسی هەبێ بۆ ناخۆ ئەمە ڕاستە لە ئاستی کوردستان ئەگەر معارەزە بن بەڵام ئەوان زیاتر تەرکیزیان لەسەرەوە یاڵێن بسەلمێنرێەوە ساختەکاری و بەرمەزمان بەرامبەر بورە تخواکاکە ئەی ئێستا دێمە سەرەوە بۆیە منوتم کاکە یادگار دێمە سەرەوە منوتم لایەنە سیاسیەکان تێبینیەکانیان بە هەند وەربژیرێ و ئەوەی حەقە بسەلمێندرێ و ئێمە خۆشمان وەگەیشێتی تێبینیمان هەیە ڕەنگە پارتی تێبینی هەبێ گۆڕان هەیەی یەکگرتوویەتی کۆمەڵ هەیەی بۆ ناخۆ ئەمە لێ نێو یەک ماڵین کە مەشاکلمان هەیە پێویستە مەشاکلەکان چارەسەر بکرێ لە هەر جێک داواکاریەکانیان حەق بێ پێویستە ئێمە پێشەوان دیفاعی لێ بکەین و بیسەلمێنین بەڵام ئەمە بۆ داواکاری سیاسیەکان ئەوەی پێیوەستە بە دەرەنجامی هەڵبژاردنەکان و کوی پرۆسەی هەڵبژاردن ناکرێ حزبێک لایەنێک تومەتبار بکا بەبێ ئەوەی دلیلی هەبێەوە بۆ ئەمە بەستە من خۆم پیاوێ یاساییم ئەوە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕێوشێنی یاسایی داناوە بۆ تانەدان لە نەتائیجی ئینتیخاباتەکان و نەتیجەی نهاییشی ئەچێتەوە لای هەیئەی قەزایی کە لە کۆمسیۆن سەر بە محکەمەی تەمیزی عێراقا و تایبەتە بە سیرکردنی تانە لێدان لە دەرەنجامەکانی هەڵبژاردن و هەموو دلیلەکانی خۆیان بخەنە ڕووە ئەو محکەمەیە کە
کە لە سێ حاکم پێک دێ هیچیان کورد نین و لە محکەمەی تەمیزی عێراقن ئەتوا هەر بڕیارێکیاندا ئەوە هەموو لایەک پێویستە ئیلتیزامی پێوە بکەن و ئێمە وەکو خۆمان ئیلتیزامی پێواکەین ئەوەندەی من وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە لە بەغدا ئێستا من نمونەی بەغدا هێنمەوە دەوڵەتی قانون و سائیرون زۆر لە خلاف و لە یەکتری تومەتبارەکەن بەوەی کە بۆ نمونە تەزویر کراوە سونە شیعە تومەتبارەکە لە ناو سونە بە تایبەتی لە ئەمبار لە مووسڵ لە دەنگدانەکانی دەرەوەی عەمان لەگەڵ ئیمارات لەگەڵ تورکیا و لە بەسراشەیە زۆر ئەم لیژنەی ئەمڕۆی کە عەبادی باسی کردووە زیاتر باز لە دەستکاری دەرەنجامەکانی هەڵبژاردنیان تومەت لەو جیانە باس کردووە بەڵام ئەوە ڕێی نەگرتووە کە ئەم هێزە عێراقیانە بە یەکەوە دابنیشن و بە یەکەوە لیستی وەفدی هاوبەش دروست بکەن بۆی لەگەڵ لایەنی شیعەیە لەگەڵ لایەنی ئەوەیە لەگەڵ لایەنی کوردیە دابنیشن بەمانایەتر ئەوان قەزیە سیاسیەکانیان جیا کردوێتەوە لە نەتیجەی هەڵبژاردنەکان و نەتیجەی هەڵبژاردنەکان و ڕێوشوێنەکان پەنابەنە بەر کۆمسیۆن و بەر ئەو دادگایی کە لە کۆمسیۆن دروستکراوە بۆیە منی ژیوادارم گلەیەکان لە پرۆسەی هەڵبژاردن لە کوردستانیش بگەڕێتەوە لای ئەو محکەمەیەوە هەرتانەیە کە بێ لەوە تەقدیم بکرێ و دەرەنجام لێەوە بڕیاری لێ بدرێ. واتە لە دوای بڕیاری کۆتایی ئەو دادگایە هەر تانەیەکی تر هەبێ هەر گلەیەکی تر هەبێت هەر هەوڵێکە بێ بە ئاراستەی دروست نەکردنی شاندێکی کوردستانی ئێوە بە بیانووی ئەزانن ئێمە هیوادارین یعنی ناکەوینە پێش ئەحداسەکانەوە ئێمە کە باز لە ئەوواکەین پێویستە کوردیەک ڕیز بێ و بە یەک لیستی هاو بەش بەشداری بە یەک وەفدی هاو بەش بەشداری بەغدا بکە ئەبێ هەرچی لە توانامانە هەبێ ئێستا زەمینە بڕەخسێنین بۆ ئەوەی گلەیەکانی ئەوان بڕەوێتەوە لە ڕووی سیاسیەوە جارێکتر لەم گلەیە سیاسیەکان بڕەوێتەوە بۆ ئەوەی بتوانین ئەوە بین بە یەکەوە لە ئێستەوە با ئێمە تومەت نەکەینە پاڵلایەنێک بۆ نایە و بۆ دێ ئەو من ئەڵێم ئەو دوو مەلەفە لە یەکجیا بکرێتەوە مەلەفی هەڵبژاردن و مەلەفە سیاسیەکان مەلەفی هەڵبژاردن کۆمسیۆن و دادگا تەمەشایەکە مەلەفی سیاسیش پەیوەستە بە داواکاریەکانی خەڵکی کوردستانەوە ئێمە بە لیستی بە وەفدی هاوبەش بەشداری بکەین و بە بەرنامەیە نیشتیمانی کە داواکاریەکانی خەڵکی کوردستان لە خۆ بگرێ بەشدار بین. باشە کەواتە کا خالید لە ئێستادا جەنابتان باشتر ئاگادارن گفتوگۆکانی پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق دەستی پێکردووە وەکووە بینی لایەنەکان لەگەڵ یەکتر دانیشن ئێوە وەکو یەکێتی و پارتیش دەستی بە هەنگاونان ناوە بۆ ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان کورد کاریگەریەکێ بێ لە گۆڕەپانی سیاسی عێراق ئەمەوێ بزانم لە ئێستادا کورد لەکوێی هاوکێشە و معادلەی پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراقە بە پشتبەستن بەو گفتوگۆیانی کە ئێوە لەگەڵ لایەنەکان کردوتانە. لایەنەکان بە گرنگجێەوە ئەڕوانە ڕۆڵی کورد و پێگەی کورد لە بەغدا بەڵام لە هەمان کاتیشدا پێگەی کورد و قورسایی کورد پەیوەستە بە هەڵوێستی کورد و یەکڕیزی نێوماڵی کورد بۆ خۆیان کورد ئەگەر بە یەکگرتووی بەشداری دانووسانەکان بکە ئەتوانێت دەستکەوتی باش بەدەست بێنێ بە تایبەتی لایەنەکان پێویستیان بە کووردە لەبەر ئەوەی ئاڵۆزیەکانی ناو کوتلە سیاسەکانی بەغدا لەوە گەورەترە بە ئاسانی چارەسەر بکرێت بۆیە کورد ئەبێتە ڕقەمێکی قرس لە ئەم هاوکێشانەدا ئەگەر یەکگرتوو بێتوانێت دەستکەوتی باش بەدەست بێنێ بەڵام ئەگەر هەر بەم پەرتەوازەیەوە بەلستی بە وەفدی جیاجیا و تەنسیق نەبێت لە یەکدا و بەرنامەمان نەبێ کوردیش ئەبێتە ڕقەمێکی لاوازی وەک هەموو ئەو ڕقەمانەی ترکە لە بەغدا حزبەکانی تر هەیەە 10 مەقعد و 20 مەقعد و ئەوانیان هەیە زۆر حزب هەند 20 مەقعد و 25 مەقعدیان هێناوە بەڵام لەبەر ئەوەی یەکگرتوونین و لەبەر ئەوەی قورسایی سیاسیان نییە ناتوانن ببنە ڕقەمێکی قورس بەڵام کورد ڕاستە مەقعدەکانی ڕەنگە کەمتر نەبێت لە مەقعدەکانی هەندێک لە ئەو حزبانە ئەگەر بێت و وەکو نەتەوە بەشداری لە پرۆسی دروستکردنی حکوومەتی عێراقی بکە وەکو نەتەوە لە ڕووی معنەوی و لە ڕووی سیاسیەوە وە ڕقەمێکی قورسی شەبێ کە هەموو لایەک بە پەرۆشەوە و بە گرنگجیەوە ڕوانە ئەو پێگەیە بەڵام ئەگەر بێت و بە پەرتەوازەی بەشداری مفاوەزات بکەین ئەوە هەرکەس بەقەد ڕقەمەکەی خۆی تەمەشاکرێ حزبێکە 2 مەقعدی هەیە 4 هەیە 8 هەیە 25 هەیە وەکو حزبێک و وەکو ڕقەمێک و کورسی پەرلەمان تەمەشایەکرێ نەک وەکو نوێنەرایەتی گەلی دووەم لە عێراق نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکە. من کەمتر لە 2 خولەکم ماوە و 1-2 پرسیاریشم ماوە گەر بە کورتی و پوختی وەڵام بیتەوە زۆر سوپاس دەکەم. جەنابتان ئەزمونێکی دەوڵەمەندتان هەیە لە مامەڵەکردن لەگەڵ حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق لە دوای 2003ەوە و
ئەمەوێ پرسیارەکەم ینی بەو ئاراستەیە بێت هێندەی لەگەڵ لایەنەکان دانیشتون کورد لە چ لایەنێکەوە نزیکترە کە پشگیری بکە بۆ حکوومەتی داهاتوو ئەگەر ورتری بکەمەوە پرسیارەکەم لە سەدر و عەبادی یاخود لە مالکی و ئامری زۆر بە کورتی کورد لەگەڵ هەردوو لادا گفتوگۆی کردووە و کۆبوونەوەکان تەنها لە چوارچێوە گشتیەکان بووە ڕەنگە ئێستا ڕێی عام وا بڵێ ئێمە معلومات بشارینەوە من بخۆم لەگەڵ ئەوەدام هەرچی ئەگوزارێ ئەوەی قابلی وتن بێ بیڵێن و ڕێی عام ئاگدار بێت چی ئەگوزارێ بەڵام بڕوا بکەن ئەوەی کە ئێستاکە لە کۆبوونەوەکان باس کراوە تەنها هێڵە گشتیەکانە و نەچوینێتە تەفاسیلی قسەکانەوە هەموو لایەنێک ئێوێ لایەنەکە سەرنجی لایەنەکەی تر بزانێ و بزانێت چۆن بیرەکاتەوە و هەڵوێستەکانی چۆنە بۆیە ئێمە ڕاستە کۆبوونەوەکانمان ئەنجام داوە بەڵام تا ئێستاکەش مەشەدەکە با بڵێن تەماویە و وازح نییە لەبەر ئەوەی مووقفی کوتلەکان هێشتا بە تەواوەتی ڕوون نەبووتەوە ئێوە ئەوەش بزانن عاملی ئەقلیمی و عاملی ئەقلیمی و عاملی نێودەوڵەتی تەسیری هەیە لەسەر دروستکردنی ئەم تەحالوفاتانە بۆیە ناتوانین بڵێن لە کام لاوە نزیکین و لە کام لاوە دوورین و ئەمە بمێنێتەوە بۆ جەولەکانی تری هەڵبژاردن و کورد پێویستە بەرنامەی هەبێت چێ لە بەر لەگەڵ ئامادە بێ داواکاریەکانی کورد بسەلمێنێ کورد لەوەوە نزیک بێ باشە کاک خالید پرسیارێکی دیکە ئەگەری دروستبوونی یاخود دروستکردنی هاوپەیمانێتیەک لە نێوان یەکێتی و پارتی بۆ بەغدا تا چەندە ئەگەرێکی بەهێزە ئێمە وەگوتم ئێمە هیوادارین هەموو هێزە کوردستانیەکان پێکەوە یەک بگرێن و بە وەفدێکی هاوبەش بەشداری دانوسانەکان بکەن و لەوەش زیاتر بتوانین کوتلەیەکی هاوپەیمانی ئیتیلافی گەورەی هێزە کوردستانیەکان دروست بکەین لە ناو پەرلەمان ڕقەمێکی قورس بێ بە ئاسانی نتوانن فەرامۆش بکرێن و پراوێز بخرێن بەڵام ئەگەر ئەم یەک ڕیزیەش دروست نەبێ و لەبەر هەرسەوە کارێک بێ من بە گرنگی ئەزانم ئێمە هێزە کاریگەریەکانی هێزە کاریگەرەکانی کوردستان هاوپەیمانی یەک بین و بتوانین بە هەم لە مفاوەزاتدا بە شاندی هاوبەش بەشداری مفاوەزاتەکان بکەین و هەم لە ناو پەرلەمانیشدا هاوپەیمان بین بۆ ئەوەی بە ئاسانی نتوانن وەکو حزب مامەڵەمان لەگەڵا بکەن بەڵکو وەکو نوێنەرایەتی خەڵکی خالید کۆتا پرسیارم ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستی سەرۆک کۆماری عێراق بە ئیستحقاقی خۆتان نەزانن ئێمە بەرنامەی سیاسیمان بەلاوە مهمە و ئەمانەوێ ئەم جار گفتوگۆکانمان لەگەڵ بەغدا تەرکیزکەینە سەر داواکاریەکان بە تایبەتی ناوچە دابڕێنداوەکان و کەرکووک و ئەو شوێنانەی تر و ئەو بارودۆخە ناهەموارەی کە لەوێ هەیە ئێمە بتوانین لانی کەم چاچی بکەینەوە دواتر ئەوە دێنە سەر پۆستەکان و ئەگەر قسە هاتە سەر پۆست یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە پۆستی سەرۆک کۆمار گرینگە بۆ کورد و لە ناو کوردیشدا ئەوە ئستحقاق یەکێتی نیشتیمانی کوردستانە و یەکێتیش بۆ ئەمە بەستە تەبعاً لەگەڵ هێزە کوردستانەکانی تریشدا گفتوگۆکە و هەمە هەنگیەکە بەڵێ کاک خالید شوانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامی شاندی یەکێتی بۆ بەغدا زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمەت بەخشی سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانی ئەزیز سوپاسی تەواوی هاوکاران مەکەم لە سلێمانی و لە هەولێر و لە بەغداد باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن کاتێکی خۆش